بەڵە سلااوان لێ ببینەرانی بەڕێز لە کانیمارانی دیارە ئەم کانیاوەی لە پشتە منە بەهۆی بارانبارینی زۆر ساڵانە ئەژێتەوە بەهۆی ئەو بارانبارینەی دوو ڕۆژی ڕابردوش کە بە بەردەوامی لەسەر یەکباریوە ئەمە وای کردووە کە کانیاوەکە بەشێکی بژێتەوە بە تەواوەتی نەژیاوەتەوە کە بە تەواویش دێتەوە دیمەنێکی جوان ئەبەخشێتن ئەم کانیاوە لە ساڵی ڕابردوو بەهۆی وشکە ساڵیەوە نەژیابەوە بەڵام ئەم ساڵ لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو کە بارانێکی باش باریوە وای کردووە کانیاوەکە بژێتەوە بەشێکی دیمەنێکی جوانی بەخشیوە ئەمە واکاتن کە هاوڵاتیان سەردانی بکەن دوای بارانبارین دیمەنەکانی دڵخوێنن و جوانن ئەمە شواکاتن کە هاوڵاتیان بێن سەردانی ئەم ناوچەیە بکەن و وێنەی لەگەڵ بگرن وەک ئاماژەمان پێدا کاتێککە بارانێکی زۆر لەسەر یەکە بارێتن چەند ڕۆژێک بەردەوامە بێتن ئەمەوە کاتن کە کانیاوەکان بژێنەوە وەکە بینن لە دیمەنەکانیشدا دیارن خی پەروەردگارە و بارانە بیکە بە مای ڕەحمەت و کانیاوەکانی هەرێمی کوردستان بژێنەوە ئمە بە چەند کانیاوێکی تریشدا هاتین ئەم بارانبارینەوەی کردووە کە ڕێژەی ئاوی کانیاوەکان بەگشتی زیاد بکاتن و ئەم کانیاوەی کە ئێستا ئاماژەمان پێدا لە کانیماران بەهۆی ئەم بارانبارینەی ئەم دوو ڕۆژە لە ئێستادا ژیاوەتەوە.